ئەندامێکی ئیتلافی دەوڵەتی یاسا ڕایگەیاند سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق بەرهەمی زۆرترین کوتلەی شیعە دەبێت. سوپای پاسداران بەرپرسیارەتی هێرشەکەی سەرهەولێری گرتە ئەستۆ و حکوومەتی هەرێمیش دەڵێت پاساوی هێرشەکە تەنیا بۆ شاردنەوەی تاوانەکەیە. وەزارەتی بازرگانی عێراق ڕایگەیاند نرخی ڕۆنی زەیت لە بازاڕەکاندا کەم دەکەنەوە. سڵاوتان لێبێتوم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سوپای پاسدارانی ئێران بە 14 موشک هێرشی کردە سەر هەولێر و ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش ڕایگەیاند پاساوی هێرشەکە تەنیا بۆ شاردنەوەی تاوانەکەیە. شەوی ڕابردوو 14 موشک ئاراستەی شاری هەولێر کران، بەشێکیان لە نزیک کۆنسڵگەری نوێی ئەمریکا لە هەولێر کەوتونەتە خوارەوە و بەشێکی تریشان نزیک شوێنی دانیشتوان بوون کە زەرەر و زیانی مادی بەرچەند شوێنێکی هەوڵاتیان کەوتووە. سوپای پاسدارانی ئێرانیش بەرپرسیارەتی هێرشەکەی گرتە ئەستۆ و ڕایگەیاند پێگەیەکی ئیسرائیلیان لە هەولێر کردووەتە ئامانج و هێرشەکە وەڵامدانەوەیەک بووە بۆ هێرشەکەی چەند ڕۆژی ڕابردوو ئیسرائیل کە لە سووریا کردیە سەر هێزەکانیان و بەو هۆیەوە دوو ئەندامی سوپای پاسداران کوژان. لە بەرامبەریشدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند پاساوی لێدانی بنکەیەکی ئیسرائیلی نزیک کۆنسڵخانەی ئەمریکا بووە، بەڵام شوێنی بە ئامانجکرا و شوێنێکی مەدەنی بووە و ئەم پاساوە تەنیا بۆ شاردنەوەی تاوانەکەیە. هاوکات نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە توندی هێرشەکەی سەرکۆنە کرد و دەڵێت تەبایی و یەکڕیزی و کاری پێکەوەی لە هەموو لایەن و پێکاتەکانی کوردستان دەخوازێت. لەلایەکی ترەوە لا تویتێکدا مۆقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند هەولێر لە ژێر نیشانە و ئاگری شکستمەندان و خەجاڵەتمەنداندایە، لە ژێر پرۆسەی برسیکردندایە، وەکو ئەوەی کوردەکان عێراقی نەبن بەڵکو ئەوان شادەماری عێراقن و بەشێکی گیانە بووەوەن لە عێراق. هەر لەبارەی هێرشەکەوە شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراقیش ڕایگەیاند ئەم جۆرە کردەوانە هیچ پاساوێکیان نییە و دەرەنجامیشیان دۆڕانە، ئەنجامدەرانیشی بە سزای دادپەروەرانەی خۆیان دەگەن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ژیدانی هێرشەکەی کرد و ڕایگەیاند هەردوو حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان بە لێکۆڵینەوەکانیان کردووە. هەر لەبارەی هێرشە موشکەکەی سەر هەولێرەوە سەرۆکۆماری عێراق ڕایگەیاند بە ئامانجگرتنی هەولێر تاوانێکی تیرۆریستیە و لە کاتێکی گوماناویدا ئەنجام درراوە. بەرەم ساڵح سەرۆکۆماری عێراق لە تویتێکدا دەڵێت بە ئامانجگرتنی هەولێر تاوانێکی تیرۆریستانەیە و سەرکۆنەی دەکەن، کاتی ئەنجامدانیشی جێگای گومانە کە هاوکاتە لەگەڵ کرانەوەی سیاسی و مەبەست لێی ئاستەنگ دروستکردنە بۆ مافە دەستوریەکان بۆ پێکێنانی حکوومەتێکی بەتوانە. سەرۆکۆمار ئاماژەی بۆ وەش کردووە دەبێت بە توندی دژی ئەو هەوڵانە بوەستنەوە کە دەیەوێت وڵات بەرەو ئاژاوە و بێسەرەوبەرەی ڕابکێشێت. بەرەم ساڵح جەختیشی لایەخستنی هەوڵەکان بۆ پشتیوانیکردنی هێزە ئەمنیەکان و تۆخکردنەوەی مەرجەعیەتی دەوڵەت و بەرەنگار بوونەوەی تیرۆریستە لە یاسا دەرچووەکان کردووەتەوە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەو فەرمانبەرانەی لە دەرەوەی وڵاتن و ناتوانن بگەڕێنەوە دەتوانن داواکاری مۆڵەتی بێموچە ئاراستەی نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێم لە دەرەوە بکەن. لە نووسراوەکەی وەزارەتی داراییدا کە واژووی ئاواز شێخ جەناب وەزیری دارایی لەسەرە هاتووە پاڵپشت بە نووسراوی ئەنجومەنی وەزیران سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ داواکاری درێژکردنەوەی مۆڵەتی بێموچەی ئەو فەرمانبەرانەی لە دەرەوەی وڵات نیشتەجێن و ناتوانن بگەڕێنەوە وەزارەتی داری ڕوونکردنەوەیان پێدەدات. بە پێی ڕوونکردنەوەکە پێویستە داواکاری درێژکردنەوەی مۆڵەتی بێموچە ئاراستەی نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن لە دەرەوەی وڵات. دواتر لەلایەن فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ئاراستەی وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت بۆ بڕیاردان لەسەری. ئەوەش خراوەتە ڕوو بڕیارەکە لە ڕۆژی دەرچوونیەوە کە سیبێکی کانونی دووەمی ئەم ساڵە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. ئەندامێکی ئیتلافی دەوڵەتی یاسا ڕایگەیاند سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق بەرهەمی زۆرترین کوتلەی شیعە دەبێت و کاندیدی سەدریش ڕەت نەکراوەتەوە. وائیل ڕکابی ئەندامی ئیتلافی دەوڵەتی یاسا لەسەر کاندیدی پێشنیازکراوی سەرۆکوەزیران لەلایەن سەدرەوە ڕایگەیاند جەعفەر سەدر ئاگاداری ئەوە بوو کە ناوی پێشکەش کراوە بۆ ئەوەی ببێت بە سەرۆکوەزیران. باسی لەوەش کردووە چوارچێوەی شیعە ناوی جەعفەر سەدری وەک سەرۆکوەزیران ڕەت نەکردوێتەوە وتیشی ناوی تر دەخرێنە بەردەم سەرۆکوەزیران و دەخرێنە دەنگدانەوە. ئەو ئەندامەی ئیتلافی دەوڵەتی یاسا دووپاتی کردەوە کە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق بەرهەمی زۆرترین کوتلەی شیعە دەبێت. زیاتر لە 4 مانگ بە سەرنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقدا تێپەڕیەوە و تاوەکو ئێستاش هێز و لایەنە سیاسیەکان لەسەر یەکلایکردنەوەی پۆستە باڵەکانی وەک سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێک نەکەوتوون.
بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخەکەی وەزارەتی بازرگانی عێراق باجی لەسەر هاوردەکردنی ڕۆنی زەیت هەڵگرت. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی بازرگانی عێراق ڕایگەیاند باجی لە سەرهێنانی ڕۆنی زەیت هەڵگرتووە تا کاتێکی نادیار. بەمەش ئاسانکاری زیاتر دەبێت بۆ هێنانی زەیت و هەرزانبوونی زۆر لە وادەی پێشتری خۆی. ئەوەش خراوەتە ڕوو وەزارەتی بازرگانی بۆ ئەم مانگە لە کۆبوونی خۆراکدا بەشی هەر کەسێک لە یەک زەیتەوە زیاد کردووە بۆ 2 زەیت. ئەوەش لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا شڵەژانێکی خێرا و کتوپڕ لە بازاڕەکانی هەرێم و عێراق دروست بوو. نرخی زەیت بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوەی بەخۆ بینی و چەند هێندەی نرخەکەی پێشتر گران کرا. خواتان لەگەڵ.